سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ باشن؟ ئەیا خوار باش باشە ئێوە دڵخۆشن باتنی من بۆ ئێرە؟ منیش زۆر دڵخۆشم بە بینینیەوە ئەمڕۆ لەم گوندە جوانەی لە ناو ئەم دارە جوانە و ئەم وەرزە پاییزەیە باشە پێم بڵێن ئێمە ئەمڕۆ لەکوێی؟ گوندی قەیوان باشە پێم بڵێن گوندی قەیوان سەر بە قەزای کوێیە؟ ئافرین ئادەی پێم بڵێن گوندی قەیوان سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای ماوەت سەر بە پارێزگای کوێیە؟ ئەفرین یەک چەپڵێک قایم بۆ خۆتان مناڵەکان باشە حەزەکەن چیرۆکتان بۆ بگێڕمەوە؟ کەواتە من چیرۆکێکتان بۆ گێڕمەوە دواییش لەسەر چیرۆکەکە هەنێ پرسیارتان لێکەم لەسەر گوندەکەی خۆتان لەسەر ژیانی ڕۆژانەشتان هەنێ پرسیارەکەی باشە؟ ئامادەن؟ کەواتە پاڵ بەنەو باقلی گوێم لێ بگرن چیرۆکەکەمان ناوی کولە و هەنگە ئەڵێ لە ڕۆژێکی بەهارە کولەیەکی گەورە بە هەنگە گەیشت ویستی لە ڕێگەکەی خۆی دەری بکە کولەکە وتی ئەی هەنگی نەسرە و ئەبینێم لە بەیانیەوە تا ئێوارە خەریکی کارکردنی هەنگەکە وتی ئەمە کەی کێشەی تۆیە ئەی ئەگەر کار نەکەم چی بکەم کولەکە وتی پشوو بە یاری بکە گۆرانی بڵێ سەما بکە هەڵپەڕە پاڵ بەرەوە بۆ خۆ هەنگەکە وتی ئەی نازانی ئەوەی کار نەکا ناخوا کولەکە وتی لێرە و لەوێ شتێکە هەر دەسەکەوێ کە بیخۆی هەنگەکە وتی کار بەلای ئێمەوە پێویست و شتێکی پیرۆزە کارکردن ژیانە خۆشی و شادیە کولەکە وتی تۆ ڕۆژ تا ئێوارە شیلەی ئەم گوڵ و ئەو گوڵ ئەمژی ئەیکەی بەچی بە هەنگوین کەچی مرۆڤ هەنگوینەکە و ئەبات و ئەیخوا تۆ چۆن بەمە ڕازیە بی هەنگەکە وتی ئێمە و مرۆڤ یەکتریمان زۆر خۆشەوێ ئەویش خزمەتی ئێمەکە ئێمەش بە تەنیا خۆمان ناتوانین بژین هەنگوینەکەشمان بەشی خۆمان و مرۆڤیشەکە کولەکە وتی بە قسەی من بکە و خۆمان دوو مەکە هەنگەکە وەڵامی یایە وتی نەخێر هەرگیز بە قسە و ناکەم تۆ ئەتەوێ وەکو خۆ تەمەڵ و تەوەزل بم و کار نەکەم و پاڵی لێ بەمەوە کولەکە وەڵامی یایە وتی من پێویستم بە کارکردن نییە وەکو تۆش خۆم ماندوو ناکەم هەنگەکە وتی ئەی خواردنێ چۆن دەسەکەوێ کولەکە وتی سیرکە
تا چاو بڕکە دەغوردان و باخ و بێسانە هەر کاتێک برسین بێ بە فەریکە جۆ و گەنم یا بە گەڵای ناسکی دار و باخەکان خۆم تێرەکەم هەنگەکە وتی تۆ بەری ڕەنج و ماندووبوونی مرۆڤە خۆی لە زیانیش زیاتر هیچ سوودێکە نییە بۆیە ڕخیان لێتە و مرۆڤ خۆشی ناوێ گولەکە وتی مرۆڤی چیتە واز لەم قسە بێتامانە بێنە هەنگەکە وتی بەڵێ ئەم قسانە و پێ ناخۆشە لەمە زیاتر ڕام بەگرە دەی لاچۆ منیشە چم بەلای کاری خۆمەوە تۆش بۆ خۆپاڵی لێ بەرەوە و هەرزی کەزی بکە ناڵەکان چیرۆکەکەتان بەدڵ بوو زۆر باشە ئێستا یەکێک ئێمە لاتان و پرسیارتان لێکەم لەسەر چیرۆکەکە بزانم چی تێگەیشتون باشە ئەحمەد چۆنی باشی دەنگ و باسە چۆنە ئەی لەخوا بەجابێت ئەحمەد با پرسیارێکی لێ بکەم لە گوندەکەی ئێوەیە شەقامێکی تایە ئەو شەقامەها سەوتی ئەو لۆری و سیارانەیە وایە باشە ئەوەوە بۆ کوێ چێ بۆ سەرەوە بۆ سلەیمانی ئافرین ئەی ئەوەوە بۆ کەبە بۆ مەوکەبە بۆ شارباژێر بۆ ماوەت وایە باشە پێم بڵێ ئەحمەد تۆ گۆ لە چیرۆکەکە بوو باشە مرۆڤ ئەبێ هاوکاری هەنگەکان بکە بۆچی بۆ ئەوەی هەنگوینی زیاترمان بۆ بەدەست بێنن وایە ئافرین ئەبێ ئێمە ڕێز لە هەنگەکان بگرین هاوکاریان بکەین شوێنی باشیان بۆ دابینکەین هەوڵبەی خواردنیان بۆ دابینکەین گوڵی زۆریان بۆ بچێنین وایە ئافرین ئەحمەد تۆ لە پۆلی چەنی لە پۆلی دوو ئافرین ئەی حەزەکەی لە پاشە ڕۆژە ببی بەچی دکتۆر ئەی کە بووی بە دکتۆریەوە وێرە خزمەت بکەی ئافرین ئەحمەد جان ئەحمەد ئەی زای گۆرانێکم بۆ بڵێ دەی سمۆرێک هاوڕێمە لە ناو پۆلیسدا پێمە زۆر وریا و بچووکە خنجیلە و ئێسکسووکە پێمان دەڵێ وریابن لە دەرسان زۆر وریابن دەی یەک چەپڵێکانی بۆ لێبان هەر پشتی دەست خۆش ئافرین لانە چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وەڵا باشم لانە لە پۆلی چەنی 5 ئەی ئافرین هەر بشی لانەکان لانە باشە ئێمە ئەبێ وەکو مرۆڤ دانیشین هەر کار نەکەین بۆ خۆمان ناوە پاڵ بینەوە نەخێر بۆچی لەبەرێ بکار بکەین باشە ئەگەر کار نەکەین مرۆڤێکی چیمان پێڵێن خراپ مرۆڤێکی خراپ و تەمەڵ وایە ئافرین باشە تۆ لە گوندەکەی خۆتانە کارەکەی کاری ڕۆژانەی گوندەکە نەخێر ئەی هاوکاری خێزانەکەەوەکەی باشە ئیشەکەی بۆ خێزانەکە و چیان بۆکەی ئیشیان بۆکەم ئەزانی گسک بەی گسک ئاوە ئافرین هەر بشی ئێمە پێویستە هاوکاری خێزانەکانماکەین بۆ ئەوەی ئەوانیش مادوو نەبن و هەر بەکار و باری ناو ماڵەوە خەریک بن پێویستە ئێمە شوێنەکەی خۆمان پاکەینەوە هاوکاری خێزانەکانماکەین ئەو پۆشاکانی کاچی بۆ قوتابخانە بەیانیان قەیکەین و بخێنە شوێنی تایبەتی خۆی وایە ئافرین لانە باشە لە گوندەکەی ئێوەیە داری بەردار چ دارێکی زۆرتیایە داری گوێز ئەی تو گوێزە خۆی بەیانیان بەڵێ گوێزە زانی چەند سوودی هەیە ئای سوودی هەیە لانە ئافرین بەردەوام بی لە خواردنی نانی بەیانی بۆ ئەوەی کە وزەی باش بە جەستەمان بگا بۆ ئەوی تااقەتی قوتابخانەوە بێ باشە باش ئافرین لانە ئەی گۆرانی شتە زانی ئەدی گۆرانێکم بۆ بڵێ خوێندەواری چرای ژینە ڕێگەی ئاواتی شیرینە سەرچاوی بیر و زانینە وشیاریە و ڕاپەڕینە خوێندەواری ئازادیە سەرفرازیە و شادیە چارەی دەردی هەژاریە لە ناوبەری بێدادیە ئافرین یەک چەپڵێقامی بۆ لێبە بنار چۆنی دەنگ و باسە چۆنە باشم ئەی یاخوار باش بی بنار لە پۆلی چەنی لە پۆلی چەند ئافرین هەر بشی بنار باشە پێم بڵێ تۆ لە چوانەیەکا زۆر باشی
وڵا بیرکاری بیرکاری ئافرین لەوانەکانی تریشا هەوڵی خۆ بە بۆ ئەوەی زۆر باشبی باشە باش بنار بەڵێ تۆ لە کاتی وانە خوێندن کەوانە و نابێ پشوو هەیە چیەکەی؟ سایەکەم کە سعی شتێ نەبوو بۆ نمونە لە پشووەکانە پشووی نیوەی ساڵ و ئەوانە خۆ بەچیەوە سەرقاڵەکەی لەگەڵ هاوڕێکاندا جاریوە ئەچینە دەرەوە یاریەکەن بەڵێ چی یاریەک زۆرەکەن؟ چاوشارکێ چاوشارکیە گوندەکە تا سروشێکی زۆر جوانیەیە دڵنیا مەگەر چاوشارکیەکەی وازوو نادۆزرێتەوە وایە؟ بەڵێ ئافرین بنارگیان بنار بەڵێ گۆرانیە زانی بەڵێ ئەدی شتێکم بۆ بڵێ پەرتووکی خۆت دەرهێنا وریا بۆمەی درێنە ناوی خودای لێبێنە پیت وشەی دەروێنە بخوێنە گەرپی دریسکەی بۆ وشە ئەوە ئایندێت کێشە کە وشەت کرد بەڕستە ئەوە هیوا مەبەستە ئافرین یەک چۆپڵی قایمی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش ئافرین ڕۆشن بەڵێ چۆنی باشی باسە وەڵا باشم ئەی لەخوا بەزیادە ڕۆشن لە پۆلی چەنی 5 ئافرین هەر بژی ڕۆشن بەڵێ تۆ چی یاریەکەکێ لەگەڵ هاوڕێکانتا زۆر زیاتر تۆپتۆپێن تۆپتۆپێت باشە لێرە ساحەی یاریکردنی لێیە نەخێر ئەی لەکوێ یاریەکەن لا مەکتەبەکە لە مەکتەبەکە زۆر باشە ئەی باشە ئەبێ مناڵ لەسەر شەقامە گشتێکە یاری بکە نەخێر بۆچی لەبەرەوەی دوای سارە لایانەیە ئەی ئافرین ئەوە بۆ ئەو مناڵانەی کە گوندەکانیان لە سەر شەقامی سەرەکیەوە نزیکە ئەوە شتێکی زۆر باشە کە مناڵان نەچنە سەر شەقامەکان ئەوە ڕێنمایەکی زۆر باش بوو بۆ مناڵان وایە بەڵێ ڕۆشن بەڵێ ئێوە لە گوندەکەتانە ئاژەڵداری ئەەکەن بەڵێ ئەی چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن مانگە مانگە باشە مانگا سوودیەیە بەڵێ ئەدی سوودەکەیم پێ بڵێ سوودی شیرەکەی هەیە سوودی خۆشی هەیە ئافرین سوودی شیری هەیە شیرەکەی کرێ بەچی عادی بۆ ببژێرە ماست پەنیر کەشک کەشک دۆ ئەو شتانی لێ دروستەکری ێزانی بەڵێ هەر زۆر زۆر باشە ئافرین ڕۆشن بەڵێ ێزانی شتێکم پێشکەشکەی گۆرانی گۆرانیە هۆراوەیە مەتەڵێ نوکتەیە بابەتەسی بەتاڵ نەڕوینەوە گۆرانیەک دەی لە سەرەتای ساڵەوە براکانم خوشکەکانم هاوڕە خۆشەویستەکانم دەرگای مەکتەب کرایەوە پشووی هاویم بڕایەوە جانۆرێ قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە بەیەکتر شاد دەبینەوە ڕێگەی خوێندن دەگرینەوە ئافرین یەک چۆپڵی قایمی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش ئەسما وای چۆنی باشی دەگو باسە چۆن ئەسما باشم ئەی لەخوا بەزیابێ ئەسما بەڵێ ئەو تۆ لە پۆلی چەنی 4 لە پۆلی 4 بەڵێ ئافرین ئەسما بەڵێ تۆ نێوانە لەگەڵ خوێندنەوەیە چۆنە وەڵا باشم باشە حەزی لە پەرتوو خوێندنەوە شتە وەڵا تۆزێک حەزم لێ تۆزێک حەزیشم لێ نییە حەزەکەی زیاتر چ بابەتێ بخوێنیتەوە وەڵا بیلکاری نا ئەوانە ناها بۆ نمونە پەرتووکی چیرۆک ئەو چیرۆک باشە منیش ئەزایی چی بۆیە ناون بە دیاری گۆڤارێکە بۆیە ناون گۆڤاری پەپولە بۆ ئێوە مێناوە کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دەریەکات و چاپیەکە منیش هێناومە تا پێشکەشی ئێوەی بکەم باشە چەندی بڕگەی زۆر باشی تایە چیرۆکی تایە زانیاری گشتی تایە وێنەی مناڵانی تایە توانم مناڵانیش بناسن لەو ڕێگەیەوە بۆیە پێویستە سوودی لێ بینە دوای خۆکە خوێنتەوە ئەتوانی بی بۆ مناڵانەی کە ناتون بۆ بەرنامەکەمان باشە؟ بەڵێ باشە ئەسما بەڵێ ئەی شتێکم پێشکەش ناکەی؟ وەکو چی؟ هۆراوەیە گۆرانیە شتێک گۆرانی دەی قوتابی ژێمە قوتابی ژیری خاوەنی هۆش و بیری شاگردی لێر و ناگەی وێنەی بەرزی دڵپاکی خامۆ کتێب و دەفتەر هەستێ دەخینە سەر پێی فێردەبی زانستی ڕەوشی جوان و ڕاستی مامۆستا ڕابەر مافەرمانی لەسەر سەرمانی تر دەبێ بخەین نەزانین لەبیر بێنی ئەفەرین ئەسماگیان یەک چەپڵی قایمی بۆ لێبەر هەر بشی دەست خۆش کۆسار بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە باش کۆسار لە پۆلی چەنی 4 زۆر زۆر باشە ئافرین باشە کۆسار پێم بڵێ لە گوندەکەی ئێوەیە بنکەی تەندروستی لێە نەخێر خەسەخانەی لێە
بەڵێ لێتی بەڵێ لەکوێیە لەو لا مزگەوتەکەوەیە مزگەوتەکە لەوێوەیە بەڵێ باشە کەواتە گەر خوا نەخواسە نەخۆشکەوی پێویستمان بەوە نییە بە بەلە بچین بۆ شار وایە بەڵێ باشە پێم بڵێ مناڵان لەم وەرزەیە بۆی نەخۆش نەکەون ئەبێ چی بکەن ئەبێ بشن سەردانی بکەن ئەبێ پۆشاکی چۆن لەبەرکەن گەرم بۆچی گەرم بۆی سەرمایان نەبێ و ئافرین بۆی سەرمان نەبێ و نەخۆش نەکەون وایە بەڵێ باشە کۆسار بەڵێ ئێستا ئێمە لە چ وەرزەکەین پاییس پاییس گەڵای جوانەوەری زەویەکە هەموویە بێ بە گەڵا وایە بەڵێ باشە پێم بڵێ لە زستانە ئێرە بەفر زۆرە بارێ بەڵێ زۆری ناو بەخوا کەمێکە بارێ کۆسار بەڵێ ئەی باشە ئەگەر لە وەرزی زستانە ئێمە بۆ خۆ گەرمکردنەوە دارەکان ببرینەوە کارێکی ڕاستەیان هەڵەیە هەڵەیە بۆچی لەبەرەوەی ژنگەتێک نەچێ ئەی ئافرین ئەوە کارێکی زۆر هەڵەیە گەر ئێمە بیر لە برینی دارەکان کەینەوە وایە بەڵێ لە بریەوە ئەبێن نەوت و ئەو شتانە بەکاربێنین وایە بەڵێ ئافری کۆسارگیان دەست خۆش کۆسار بەڵێ ئەی شتێکم پێشکەش ناکەی تۆش با دەی قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیری شاگردی ڕێ ڕووناکین وێنەی بەرزی دڵپاکین خامە و کتێب و دەفتەر هەر سێ دەخەینە سەر پێ فێر دەبین زانستی ڕەوشتی جوانێ و ڕاستی ئیتر دەبێ نەزانی لە بنبێنی وایە بەڵێ ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر هەر بژی کۆسارگیان دەست خۆش هەوار چۆنی باشی هەوار لە هەمووتان بچووکترە وایە باشە خوشکی کامدا ناوان خوشکی کێیە ئافرینەوان هەوار تۆ لە مەکتەب نیت حەزەکەی بچیتە مەکتەب حەزە لێیە ڕاستەکەی مەکتەب زۆر خۆشە لەبەرەوەی گەورە ئەبی فێری گۆرانیە بی فێری خوێندنە بی فێری هۆراوا بی فێری وێنە کێشانە بی باشاوار ئافری مناڵەکان پێویستە ئاوا ئەو خوشک و برایانەی کە هەتانە لە خۆتان بچووکتر بیبەن بۆ شوێنان لەگەڵ خۆتانە نێڵن لە خۆتان دوورکەوێتەوە باشە ئافری باشە هەوار پێم بڵێ ئەو جەتایە چیتیا لە کەمە پشتەوەیە وەڵای هیچی تیان نییە ئەی باشە حەزەکەی ساڵێکی تر کتێبی تێ بکەی کەواتە حەزی لە قوتابخانەیە بۆیە جەرتاشە کڕیوە وایە ئافرین یەک چەپڵی قایم بۆ هەوار ئافرین عەبدولسەمەد بەڵێ چۆنی باشی یاخوا تۆش باش عەبدولسەمەد تۆ لە پۆلی چەنی یەک ئەم ساڵ چوویتە قوتابخانە بەڵێ حەزی لە قوتابخانەیە بەڵێ ئافرین ئەبێ بەردەوامی ئەبێ هەوڵی زۆر بی بۆ ئەوەی کە لە داهاتووە بی بە کەسێکی زۆر باش بۆ وڵاتەکە و باشە باش عەبدولسەمەد باشە ئێستا چ نەخۆشیەک زۆر هەیە کۆرۆنا ئەی وارکە کە ناخۆشە ئەو کۆرۆنایە وایە ئەی باشە ئەبێ چۆن خۆمان پارێزین ئەبێزی گەرم لەبەرکەین و ئیتر خۆمان پارێزین لە نەخۆ ئافرین ئەبێ ماسکیش ببەستین بیرە نەچێ باشە ئێوە لە قوتابخانە ماسکە بەسن وایە ئافرین عەبدولسەمەد بەڵێ باشە لە گوندەکەی ئێوە مریشک و شت بەخێوەکەن بەڵێ مریشکتانەیەوە بەڵێ ئەی جووچکتانەیە جووچک ناوەڵە نیتانە هێشتا عەبدولسەمەد بەڵێ ئەی بۆ شتێکمان پێشکەش ناکەی گۆرانیە مەتەڵێ نوکتەیە چیرۆکیە گۆرانی دەی یەک و دوو ڕەمەز و سێ و چوار کاغار پێنج و شەش گوڵا گەژن حەوت و هەژ چوومە گەژنەوە دا خوێندنگە ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش پشتیوان چۆنی دەنگ و باسە وەڵام من باشم پشتیوان باشە تۆ سەیری تەلەڤیزیۆنەکەی ئەی سەیری شاشە جوانەکەی کورساتەکەی ئەی سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی یەکەواتە ئێمە هاوڕێین وایە تۆ حەزەکەی ئێمە بەردەوام ئاوا فلم کارتۆنی خۆشتان پێشکەشکەین من بچم بۆ گوندەکان هەموو گوندەکانی کوردستان بگەڕێم ئێدە باشە منیش بەڵێن ئێم کە هەرچی گوندی کوردستانە بەبێ جیاوازی سەردانی بکەم باشە باش
پشتیوان پێو نەوتم تۆ لە پۆلی چەندی دوو لە پۆلی دوو پار لە پۆلی چەند بووی یەک لە پۆلی یەک ئەی باشە هاوکاری ئەو هاوڕیانەوەکەی کە لە پۆلی یەکەن وانەکانیان فێرکەی ئافرینەوە کارێکی زۆر باشە پێویستە مناڵان لە ناو خۆیانە هاوکاری یەکتری بکەن لە تێنەگەشتنی وانەکان ئەمان فێریان بکەن باشە پشتیوان ئێزانی گۆرانێکم بۆ بڵێ نازانی هەیە دە باشە زانی چەپڵێکی قایم بۆ من لێبەی دە یەک چەپڵێ قایم ئافرین دەست خۆش سارا چۆنی باشی سارا لە پۆلی چەنی لە پۆلی شەش ئافرین زۆر زۆر باشە ساراگیان سارا مناڵێکی زۆر باشە هاوڕیان من بینیم کە هاتیینە گوندەکەیانەوە ئەو سەرپەرشتی مناڵەکانیە کرد نێش بچنە سەر شەقامەکە و دوورکەونەوە و هارەهاری بکەن بۆ ئەوەی ئۆتۆبیل لیان نزیک نەبێتەوە وایە سارا سارا باشە لە گوندەکەی ئێوە قوتابخانە تا پۆلی چەندی تایە تا دوانزە هێ زۆر زۆر باشە ئەی باشەکە لە پۆلی دوانزە دەرچووی نەبێ بچینە کوێ ئەچینە زانکۆ پەیمانگاکان ئێرە زانکۆ پەیمانگای تایە نەخێر نەوەڵاتیان نییە وایە زانکۆ پەیمانگا لەکوێ هەیە لە سلێمانی هەیە هاولێر وایە ئافرین هەر بژی تۆ حەزەکەی کە گەورە بووی بی بەچی سارە دکتۆری دان دکتۆری دان بۆچی حەزەکەی بی بە دکتۆری دان لەبەرەوەی خۆشە و دانی دەنامپا چاکەکەیتەوە هاوکاری تەلاویشەکەی وایە باشە گۆرانیەکەی بە سەردانە ئەزانی کامەیە نەخێ ئاڵێ ئەی وەی دانم ئەی دایە دانم دێشێ زۆر خراپ ئەو گوێ لێ بووە نەخێر ئەوە کەواتە مناڵان نابێ شیرینی بخۆنە بێ ڕێنماییان کەیتۆ بڵێ مناڵان شیرینی مەخۆن بۆ ئەوی دانتان خراپ نەبێ باشە ئافرین یەک چەپڵێ قایم بۆ سارا هەر بژی ساراگیان دەست خۆش هەنار چۆنی باشی هەنار لە پۆلی چەنی لە پۆلی دوو ئافرین هەنارگیان هەنار با پرسیارێکی لێ بکەم لەسەر گوندەکەتان ناوچەیەکی گەشتیاریە وایە لە بەهارانە خەڵکیە بۆ گەشت و سەیران ئەی باشەم ناوە پیسەکەن ئاها ئەی تۆ حەز لە پاک و خاوێن ڕاگررتنی ژینگەیە ئەی باشە چی ئەەکەی ئەگەر ئەم ناوە پیس بێ ئافرین ئەبێ کۆیان کەینەوە بێ ژینگەی جوانی کوردستان بپارێزین نابێ بیێڵین پیس بێ وایە مناڵەکان ئافرین کەواتە ئێمە ئەگەر زانیمان ژینگەکەمان پیس بووە ئەبێ بە هەمومان هەوڵ بین بە کۆمەڵ چی بکەین پاکیکەینەوە دواتر پاشە ڕۆخۆڵەکان چی لێ بکەین لە جێگایەکی تایبەت فرێیانین و دانین تا کارمەنداری شارەوانیان پاکیەکەنەوە وایە هەنار باشە تۆ چی بەو گەشتیاراناڵی کێنە ناوچەکەی ئێوە بۆ ئەوەی ئەم ناوە پیس نەکەن پێیان بڵێ گەشتیاران ئەگەر هاتنە ناوچەکەی ئێمە تکایە پاک و خاوێن ڕایگرن گەشتیاران ئەگەرات من ناوچەکەی ئێمە بە پاک و خاوێنی ڕایگرن ئەی ئافرین یەک چەپڵێ قایم بۆ نەرگیان بچینە لای ئەسکەندەری هاوڕێمان ئەسکەندەر چۆنی باشی ئەسکەندەر پۆلی چەنی پۆلی شەش ئافرین ئەی باشە ئەسکەندەر من نەزانم تۆ لەگەڵ کیا لێک بۆ لای لەگەڵ سارایە ئەها چەند زیرەکەم بڵێەوە هیچیە وا زیرەکەم ئەزە هیچیە شیرە خۆم بەیانیان کوێزە خۆم ئەو دەنگی چی بوو؟ دەنگی کارە کار و سکۆلە جوانەکانە ئەیا وەر ئێرە کاری زۆر لێیە باشە کار مناڵی کێیە؟ مناڵی بزنە بەچکەی بزنە وایە بەچکەی جوان چوب وایە باشە ئێوە هەتانە بزندان نییە ئەی مانگا ئەی فیل فیلمانە شوێ بوو فیلتان نییە جەخۆیە بەشریمانە خۆ لە کوردستانە فیلیتیان نییە وایە باشە بزان مەزانی فیل
بە زۆری لەکوێ هەیە؟ لا ئەفریقا، لا هندستان، وایە؟ بەڵێ ئەزانی فیلم زۆر گەورەیە؟ بەڵێ من هاوڕێیەکم بینیوێتی ئەڵێ ئەمەنە گەورەیە ئەگەر بچیتە تەنیشتیەوە وەکو مێرولە دەرەکەوی. بەڵێ باشە پێم بڵێ فیل چییە خوا؟ فیل میوا خوا، گژوکیا خوا، گەڵای دارە خوا، ئەو شتان ناخوا، وایە؟ بەڵێ ئەفەرین باشە ئەسکەندەر بەڵێ ئەی چی پێشکەشەکەی تۆ؟ وەڵا هیچ هیچ بەڵێ هیچ وەڵا ئەی هیچ ئەتوانی بڵێ زیتەڵە بەخێربێ بۆ گوندی قەیوان؟ بەڵێ دەی زیتەڵە بەخێر بێ وە گوندی قەیوان. زۆر سپاس ئەسکەندەر گیان، زۆر دڵخۆش بوو بەبینینیەوە زانی؟ بەڵێ مناڵە عەزیزەکان باشە بەرنامەکەتان پێ چۆن بوو؟ خۆش بوو؟ زانیاری باشتا وەرگرت؟ من زۆر سوودم لە ئێوە بینی لەبەرەوەی زانیاری زۆر باشم وەرگرت لەسەر گوندەکەتان لەسەر ژیانی ڕۆژانەتان. ئەی پێتان خۆشە ئاوا بەردەوام من ببینن لە بەرنامەکانە؟ کەواتە بیرتان نەچێ ڕۆژانە کاتژمێر 5 هەتا وەکو 6 سەیری ماوەی مناڵانی کورسات کرد باشە؟ ئافەرین مناڵەکان هەتا کاتێکی تر و بەرنامەیەکی تر و گوندێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خوا حەفیز.